یعنی ڕانیا بە ئامانجیپلەکانی سەر و ناوەڕاستی ڕزمەندی ئامادەکاری بۆرزینوێ دەکات. ئەمە لە کاتێکدا نزیک بوو لەوەی بۆی قەیرانی داراییەوە یانەکە بەشداری خولی نایابی کوردستان نەکات. دوای مەترسی بەشداری نەکردنیان بەهۆی قەیرانی داراییەوە کە بەرۆکی یانەکەی گرتبوو، سەرپەرشتیارانی یانەی ڕانیا بڕیاری ئەوەیاندا دەست بکەن بە مەشق و ڕاهێنان بە مەبەستی ئامادەکاری بۆ خولی نایابی کوردستان. ڕاهێنەری تازەی یانەی ڕانیەش دەڵێت دەیانەوێت لەم ساڵی خولی نایابی کوردستان لە سەرووی ناوەڕاستی ڕیزبەندی خولەکەدا کێبڕکێ بکەن و ژمارەیەکی قورس بن. من ئەوڕۆکە زۆر خۆشحاڵم کە ئەوڕۆکە یەکەی مەشقی لەگەڵ یانەی ڕانیە بەڕێوە دەبم. خۆشحاڵێکم زۆر زیاتر بوو کاتێک کە گەیشتم ئەو پێشوازێک گەرمەی لەو خەڵکە دڵسۆزێک هەیە لە ڕانیە، پێشوازێکی زۆر گەرمم لێکرام. ئینشاڵڵا بە دڵسۆزی هەمولایەک و بە خەمخۆری دەستەی کارژێڕ و هاندەران و یاریزانان ئینشاڵڵا ئێمە هەوڵ ئەدەین تیپێکی وا دروست بکەین کە بتوانێت ڕکابەری لەسەر پلەکانی ناوەڕاست بەرەو سەرەوە بکەین. ئەندامێکی دەستەی کارگێڕی یانەکەش دەڵێت نائومێد بوون کە بەشداری خولی نایاب بکەن، بەڵام لە ژێرفشاری هاندەران و یاریزانە دێرینەکانیان بەڵێنی ئەوەیان پێدراوە پاڵپشت و پشتیوانی یانەی ڕانیە بکرێت، بۆیە بە ئومێدەوە دەستیان کردووەتەوە بە مەشق و ڕاهێنان و ئامادەکاری. دیارە ئێمە تا چەند ڕۆژێک بەر لە ئەمڕۆ تاو بێ ئومێد بووبین لەوەی کە ئەم ساڵ یانی ڕانە بتوانێت بەشداری بکە لە خولی نایابی کوردستان، بەڵام خۆشبەختانە لەسەر فشاری شەقام و وەرشکارە دێرینەکان و دەستەی کارژێڕی یانی ڕانیە لە ئێستادا دیارە هەم بەرپرسانی حیزبی هەم بەرپرسانی حکومی بەڵێنیان داوە کە لەگەڵ ئێمەدا هاوکار و پشتیوان بن بۆ ئەوەی بتوان ئەم ساڵ یانی ڕانیە یەکێک بێت لە تیپە دیارەکانی ناو خولی نایابی کوردستان. دوای ماوێشی زۆر دەستمان کردەوە بە ئامادەکاریەکانمان بۆ خولی نایابی کوردستان. پشتیوان بەخوای گەورە ئێمەش یەکێک دەبین لۆ تیپانەی کە لە ڕیزبەندی پێشەوە بین. دوای 23 ساڵ چاوەڕوانی یانەی ڕانیا توانی سەر بکەوێت بۆ خولی نایابی کوردستان، بەڵام خەریک بوو ئەو خەونەیان لەبار بچێت بەهۆی ئەو قەیرانە داراییەی تووشی یانەکە ببوو کە قەرزی وەرزی ڕابردووشیان لەسەر کەڵەکە ببوو، بەڵام دوجار سەرپەرشتیارانی یانەکە بڕیاری ئەوەیاندا دەست بکەن بە ئامادەکاری بۆ وەرزی نوێ. ئەمەش دوای پێدانی بەڵێنی پاڵپشتی و پشتیوانی بۆ یانەی ڕانیە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیە.